قەیرانی ناگۆرنۆ کارەباغ دەگەڕێتەوە بۆ سەدەی 19ەم کاتێک ساڵی 1813 پەیماننامەیەک مۆرکرا و دواتریش لە ساڵی 1828دا پەیماننامەی تورکمانشا مۆرکرا لە نێوان ئیمپراتۆرێتەکانی رووسیا و فارسدا. بەپێی ئەو پەیماننامەی دووەمیان بە کۆمەڵ و بە خێراییش بەشێکی زۆری ئەرمینیاییەکانی ئێران و تورکیا لەو ناوچەیە نیشتەجێ کران و ئەمەش بووە هۆکاری گۆڕانی پێکاتەی نەژادی لەو ناوچەیەدا. لە ساڵی 1970دا کاتێ هەردوو کۆماری ئازەربایجان و ئەرمینیا دروست بوون، ناگۆرنۆ کارەباغ وەک ناوچەیەکی سەر بە ئازەربایجان دانرا. لە ساڵی 1920دا هەردوو وڵات کەوتنە ژێر هەژمونی فەرمانڕەوایەتی یەکێتی سۆڤیەتی پێشوو. دواتر بەپێی بڕیارێکی ئەنجومەنی کاروباری قەوقاز لە لیژنەی نێوەندی پارتی کۆمۆنیستی رووسیا، ناگۆرنۆ کارەباغ وەک هەرێمێک دەمێنێتەوە لە ئازەربایجان، نەک ئەوەی بگوێزرێتەوە یان بدرێ یانیش بخرێتە سەر ئازەربایجان. ئەڵبەت ئەرمینیا ئەو بڕیارەی ساڵی 1921 بەلاوە پەسەند بووە و لە ساڵی 1923دا ناگۆرنۆ کارەباغ بووە هەرێمێکی خودموختار لە ناو ئازەربایجاندا. لە کۆتاییەکانی ساڵی 1970ەوە ئەرمینیا داوای ئەو هەرێمە دەکات و دواتریش لە ساڵی 1991ەوە کە یەکێتی سۆڤیەتی پێشوو لەبەر یەک هەڵوەشایەوە، ناکۆچیەکان و ئاڵۆزیەکان لەسەر ئەو بابەتە گەیشتنە ئەو پەڕی و شەڕ لەسەر ئەو ناوچەیە دەستی پێکرد و تا ساڵی 1994 بەردەوام بوو، دەیان هەزار کەس لەو شەڕانەدا کوژران. ئەو کاتە شەڕ بەڕێکەوتنێک بۆ ئاگربەست کۆتایی هات، بەڵام وەک چاودێر دەڵێن لەو کاتەشەوە ئازەربایجان و ئەرمینیا لە شەڕدان چونکە هیچ پەیماننامەیەکیان بۆ ئاشتی مۆر نەکردووە. لە ساڵی 2006دا ئەرمینیاییەکانی ناگۆرنۆ کارەباغ دەستوورێکیان بەخۆیان پەسەند کرد و وهایان دانا کۆمارێکی سربەخۆن. زۆر وڵات لە سەرو هەموو شیانەوە ئەمریکا، فەڕەنسا، هەروەها رووسیاش هەوڵی ناوبژیکردنی ئەم قەیرانەیان داوە، بەڵام هیچ یەکێک لەو هەوڵانە سەرکەوتوو نەبوون. جا لێرەدا پرسیارگەلێکی زۆر هەن، هێشتاش وەڵامەکانیان دیار نین. یەکێک لەوانە بۆچی رووسیا مەیلی بەلای بەرەی ئازەربایجانێکی شیعە و تورکیای سوننەدایە و ئێرانی شیعەش مەیلی بەلای ئەرمینیای کریستیاندایە و هێندە تەبان نییە لەگەڵ ئازەربایجانی شیعەدا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لەوەتای قەیرانی ناگۆرنۆ کارەباغ دەستی پێکردووە، ئەمریکا بەردەوام لە پەیوەندیدا بە ڕێبەرانی ئازەربایجان و ئەرمینیاوە تا کێشە و ئاڵۆزیەکانیان لە ڕێی دیالۆگەوە چارەسەر بکرێن، نەک بە بەکارهێنانی هێزی لەشکری. واشنگتن جەخت دەکاتەوە لەوەی نابێت لەشکر بەشداری هەبێ لە یەکلاکردنەوەی کێشەکاندا. دەرفەتم هەبووە لەگەڵ نیکۆل پاشینیان، سەرۆکوەزیری ئەرمینیا و ئیلهام ئەلییڤ، سەرۆکی ئازەربایجاندا قسە بکەم. نەگەرانی قۆڵی خۆمانم بۆ هەردووکیان دەربڕیوە لەسەر ڕووداوەکان و بە تایبەتیش کارەکانی لەشکری ئازەربایجان. جاوەک پێشنیازیەکی گشتی خۆمان وەک ئەمریکا دەمانەوەیت بەڕۆنی بڵێن بەکارهێنانی هێز شتێکە جێقایلبوون نییە و پێچەوانەی ئەو هەوڵانن کە بەشدارین تایاندا و لەوەش گرنگتر پێچەوانەی ئەو هەوڵانن کە هەردوو وڵات دەیدەن بۆ دۆزینەوەی ئاشتیەکی دادوەرانە و شکومەندانە لە ناوچەکەدا. ڕووداوەکان لەو ناوچەی جیهاندا پێچەوانەی هەوڵەکانی کۆمەڵگەی نێونەتەوەیی بوون و واشنگتن دەڵێ ئەو ڕووداوانە بوونەتە تەگەری گەورە و ئاڵۆزیش لە بەردەم هەموو هەوڵە ئاشتیانەکانی دەدران. ئاشتی تەنها شتێکە بە ئاشکرایی لە بەرژەوەندی ئازەربایجان و ئەرمینیادا بێت. هەردوو وڵات بە سەرۆک ئەلییڤ و بە سەرۆکوەزیر پاشینیانەوە و بەرهێنانیان تێدا کردووە. جا ئامەش ئەو بابەتەیە پێکەوە لەگەڵ یەکێتی ئەوروپادا پشتیوانی مالیە کردووە. جا ئەوەی بینیمان کە لەم ماوەی ڕابردوودا کرا ڕێک لەگەڵ ئەو هەوڵانەدا یەک ناگرنەوە.
دوا بە دوای کردە لەشکریەکان لە ناگۆرنۆ کارەباغ ئاگربەستێک مۆرکرا، بەڵام دوای ئەو ئاگربەستەش بە گومانەوە دەڕوانرێتە دۆسیەی پارێزراوی مافەکانی خەڵک لەو ناوچەیەدا. واشنگتن داوا لە ئازەربایجان دەکا تا وابەستەی پەیمانەکانی خۆی بێت. بە پلەی یەکەم و بەر لە هەموو شتێک داوا لە ئازەربایجان دەکەین ئاگربەست بپارێزێت و هەنگاوی کۆنکرێت بنێ بۆ پاراستنی مافەکانی خەڵکی سیڤیل لە ناگۆرنۆ قەرەباغ. سەرۆک ئالیەف پەیمانی پاراستنی مافی ئەرمەنیەکانی داوە و دەبێ ئازەربایجان ئەو پەیمانەی بەجێ بگێنێت. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش جەخت دەکاتەوە لەوەی دەبێ ئاگربەستەکە وەک ڕێککەوتنی لەسەر کراوە جێبەجێ بکرێ تا بتوانرێ کۆمەکە مرۆییەکان بگەێنرێنە ئەو ناوچەیەی قەیرانی لە مێژینەی نێوان ئازەربایجان و ئەرمینیایە. ئێمە نیگەرانیمان لەسەر ڕەوشەکە هەیە. باز لەو بابەتانە دەکەم کە پێم وایە گرنگن بەلای ئێمەوە. یەکەمیان ئەو ئاگربەستەی هەیە، پێویستە بیپارێزیت و ئیتر هیچ کارێکی لەشکری نەمێنێت. دووهم، پێداویستیە مرۆییەکان بگەیەندرێنە گەلی ناگۆرنەوە کارەباغ. سێهەمیش ئازەربایجان و ئەرمینیا بگەنە ڕێکەوتنیەک بۆ ئاشتی هەمیشەیی. واشنگتن داواش دەکات کۆمەڵگەی نێونەتەوەی بەشداری هەبێت لە جێگیرکردنی ڕەوشی ئاسایشی و هەروەهاش سەقامگیری ناوچەکەدا و ڕێگریش بکات لەوەی مافەکانی خەڵک لە ناگۆرنۆ کارەباغ پێشێل بکرێن. ئێمە لەو بڕوایە داین پێویستە هەوڵێکی نێونەتەوەی هەبێت بۆ دڵنیاکردنەوە و متمانە گێرانەوە بۆ دانیشتوانی ناگۆرنۆ کارەباخ و کۆمەڵگەی نێونەتەوەیش ڕوون و ئاشکرا مافەکان و ئاسایشی ئەو ناوچەیە بپارێزێت وەک لە ڕاگەیەندراوەکانی ئازەربایجاندا باس دەکرێن. شیکەرەوە لەو بڕوایەدان پێویستە بە هەر شێوەیەک بێ ئازەربایجان و کارەباغ پێکەوە دەست بکەن بە وتوێژێکی چڕوپڕ لەسەر بنچینەی بەرژەوەندیەکانیان و لەم سەروەختەشدا چ شتێک لە بەرژەوەندی گشتیە ئەوە بکرێت. بەڕاستی گرنگە پرۆسەیەک هەبێت. بەر لە هەموو شتێک باکۆستی پاناکرد بۆ چەندان ساڵە هیچ قسەیەکیان نەکردو و دامڕانێکی بێدەنگ لێکراو هەیە. هەندێک جار لە باکۆ تێگەیشتنێکی تەواوەتی نییە سەبارەت بەوەی لەسەر زەوی چی ڕوودەدات و بەرژەوەندیەکان چین. بۆ ستیپانکەرتیش بە هەمان شێوەیە. هەر بۆیە زۆر گرنگەوە بەرهێنان لەم پرۆسەیەدا بکرێت بۆ بنیادنانی متمانە و دڵنیاییدان بە خەڵک کە کێشەکانیان چارەسەر بکرێت. بەتایبەتیش کاتێک دێنە سەر باسی بەرەنجامەکانی ئەم قەیرانە و کێشە مرۆیەکانی هاتوونەتە ئاراوە. زیاتر لە 100,000 کەس لە ئەرمینیایە نەژادەکان لە ناوچەی ناگۆرنۆ کارەباغ زێدی خۆیان جێهێشتووە بەهۆی ئەو کردە لەشکریەی ئازەربایجانەوە ڕوویان کردوتە ئەرمینیا. وتەبێژەکانی حکوومەتی ئەرمینیا ئەو زانیاریەیان پشتڕاست کردوێتەوە. لە هەفتەی ڕابردوودا دادگای نێونەتەوەیی ڕایگەیان داوایەکی حکوومەتی ئەرمینیای بەدەستگەیشتووە تا ڕێو شوێنە بەپەلە بژیرێتە بەر بۆ پاراستنی هاوڵاتیانی ناگۆرنۆ کارەباغ هاوکاتی هەروادێ و کۆچکردنی زیاتری خەڵک بەهۆی کردە لەشکریەکەی ئازەربایجانەوە. لە ساڵی 2021دا ئازەربایجان و ئەرمینیا پەنایان بردە بەر هەمان دادگا و لە مانگی 12ی هەمان ساڵیشدا دادگای نێونەتەوەیی داوای لەو دوو کۆمارەی یەکێتی سۆڤێتی پێشوو کرد تا سنوورێک بۆ ڕق و چینەی نێوانیان دابنێن و هەروەهاش دوور بکەونەوە لە بەرزکردنەوەی ئاستی ئاڵۆزی و ناکۆچیەکان. دکتۆر ئێرک شریف لە زانکۆی جۆرج مەیسن میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. دکتۆر ئێرک پسپۆڕی کاروباری نێونەتەوەیی و هەروەهاش سایکۆلۆژیای سیاسیە. لە لێکۆڵینەوەکانیدا دکتۆر ئەرێک سەنگێکی زۆر دەخاتە سەر هەڵسوکەوتی حکوومەتەکان و جەختیش دەکاتەوە لە ڕۆڵی ناسنامە و ڕۆشنبیری لە سیاست و لە پەیوەندیە نێونەتەوەییەکاندا. دکتۆر ئەرێک سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە پرسیاری یەکەمم. ئەوەی لە ناگۆرنۆ کارەباغ ڕوویدا دوا ئامانجی ئازەربایجانە یان پێویستە چاوەڕوانی ڕووداوی زیاتری هاوشێوە بکەین؟ سپاس بۆ میوانداریەکەت و داوای لێبوردن دەکەم کە ناتوانم بە کوردی بدوێم. هەرچەندە ساڵانە وەک پرۆفیسۆرێکی زانکۆ دەیان خوێندکاری ڕێکوپێکی کچ و کوڕی کوردم هەن و شانازیان پێوە دەکەم. لەم 25 ساڵەی ڕابردوودا لە زانکۆی جۆرج مەیسن زۆربەیان بوونەتە هاوکارم و هاوڕێم. جا بێمەوە سەر پرسیارەکەت کە پرسیارەکی بەهێزە. لێدا سێ بابەت گرنگن ئاماژیان پێ بکرێت. یەکەمیان لە ڕووی ئەکادیمیاییەوە ئاسانە بۆ ئێمەمانان یا بۆ من کە
نیشتەجێی گەڕەچێکی باشی دەڤەری واشنگتنم تا ڕای خۆم بدەم لەبارەی ناگۆڕنۆ قەرەباغ یان لەبارەی کوردستانەوە یان عێراق و تورکیا و ڕای خۆمان بڵێن و بیخینە بەردەست. دوهامیان بریتیە لە ڕەهەندی سیاسیانە ئەوەی لە واقعیان لە کاتواری ئەم جیهانەدا ڕوودەدات سەبارەت بە هێز لە ئەرمینیا، هێز لە ئیران، هێز لە تورکیا، هێز لە ئازربایجان ینی چۆنیەتی بەکارهێنان و سەپاندنی خواستەکانیان. سێهەمیشیان کە زۆر گرنگە بەلامەوە ئەویش کەسێتیە مەینەتی مرۆڤەکان لەو کاتەی خەڵک زێدی خۆیان جێدەهێڵن. من قسەم لەسەر کریستیان و ئیسلام و بودەیی نییە، چونکە ئەو خەڵکەی ئێستا زێدەی خۆیان جێدەهێڵن بۆ زیاتر لە 100 ساڵە لەو ناوچەیدا دەژین. جێدەهێڵن چونکە ترسیان هەیە لەوەی چیتریان بەسەر دێت. جا ئەو ترسە لە ئایندە کێشەیەکی گەورەیە بۆ هەمومان و لەوانەشە گرنگتری بابەتی ئەو ڕۆژمان بێت و بشبێتە بابەتی سەرەکی. لەگەڵ ژمارەیەک هاوڕێ و دۆستدا لە ئازربایجان و هەروەها لە ئەرمینیاش قسەم کردووە بەگشتی هاوڕایی یەکم تیایدا بینین سەبارەت بە ڕووداوەکانی ئەم دوایە و هەندێکیشیان ڕوانینێکی جیاوازیان هەبوو. دکتۆر ئاماژە بە کوردستان کرد. ئەمێ لە زاری جەنابتەوە بزانم دۆسەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاوشەیە لەگەڵ دۆسەی ئەرمینیایەکان لە ناگۆڕنۆ کارەباغ یاخود جیاوازە. لەو بڕوایەدام هاوشێوەیەکی زۆر هەیە لەوانەیە لەم پرسیارەدا ڕوبەڕی هەندێک ڕەخنەش ببمەوە بەڵام هاوشێوەیی دەبینیم یەکێک لە بابەتە لێکچووەکان ئەوەیە کە زیاتر لە 100 ساڵ لەمەوبەر لە یەکێک لە کۆنفرانسەکانی پاریسدا زلهێزە ڕۆژئاواییەکان پشتیان کردە کوردستان کەسیان لە بەرژەوەندی کوردستان قسەیان نەکرد کەسیان بە ناوی کوردستانەوە هیچیان نەوت دەکراو دەشیا کوردستان ببایەتە وڵاتێکی سربەخۆ نەتەوە بچووکەکان داکۆچی و شەڕیان دەکرد تا ببنە وڵاتێکی سربەخۆ و پێگەیشتن لە کاتێکدا دەبواە زلهێزەکانی ڕۆژئاوا دەوڵەتی سربەخۆیان بدایە بە کورد و دەوڵەتی کوردستان هەبوایە بەڵام نەیان کرد هەر بۆیە ئێستا دوای زیاتر لە 100 ساڵ هەر هەمان ڕەوش دەبین و کورد بێ دەوڵەتە بۆ ئەرمینیەکانیش لە ئازربایجان هەمان شتە مەخابن چەندان سەدەیە و تا ئێستش هەر ئەوها بووە کە پێویستت بە هێزێکی بەتوانایە تا بتپارێزێت با سەیرێکی کۆسۆڤۆ بکەین پشتیوانێکی بەهێزی هەیە لە ئەمریکا و لە یەکێتی ئەوروپاشدا و سربەخۆی خۆی بەدەست هێنا و خەباتی بۆ ئەو سربەخۆیە کرد و ئەوە تا هەروە دێ وڵاتی زیاتر دان دەنێت بە کۆسۆڤۆدا وەک وڵاتێکی ئیسلامی سونە ئاینزاد لە ئەوروپادا بەداخەوە لەمڕۆدا ژمارەیەکی زۆر کەم نەبێت کەسیان لە بەرژەوەندی کوردستان قسە ناکەن تێدەگەین لەوەی ئێران عێراق تورکیا و هەندێک وڵاتی تری عەرەبی هەن لەو ناوچەیە بەڵام دەشزانین کێشەیەکی گەورەش هەیە و پێویستی بە چارەسەرە وڵاتێکی زلهێز نییە یارمەتی کوردستان بدات ئەوە تا ئەمڕۆژ لە ناگۆڕنۆ قەرەباغ هەمان ڕەوش دەبینین. دکتۆر ڕۆڵی ئەمریکا چۆن هەڵدەسەنگێنی ئەنی ئەوەندەی ئێمە ئاگادارین زۆر دەمێکەیانی ئەمریکا یەکێکە لە وڵاتە سەرەکیانەی کە هەوڵی هێنانە ئارای ئاشتی و چارەسەرکردنی ئەم قەیرانەدا بە ئاشتی لە ئێستادا چۆنە؟ America has failed. ئەمریکا لەو هەوڵانەیدا شکستی هێناوە و زۆریش بە خراپی شکستی هێناوە لەوێ یەکێکیش لە هۆکارە سەرچیەکان شەری خوێناوی ئوکرانیە کە هەموو سەنجەکی بردووە بەلای خۆیدا و هەموو سەرچاوەکانیشی تەرخان کردووە بۆ بەرەنگاربوونەوەی ئیمپریالیزمی رووسیا و شەری رووسیا لە ئوکراین بەڵێ تێدەگەم لەوەی کە کەمتر سەرنج بدرێتە ڕووداوەکانی تری وەک ئەوەی ناگۆڕنە قەرەباغ هەر لە ماوەی ڕابردوودا دۆستانە قسەم لەگەڵ دیپلۆماتێکی پێشودا کرد و پێی وتم پرۆفیسۆر ئێرک تەنها لەوانەیە پێویست بە 5 یەکەی بچووکی سەربازی هەبێت بۆ ئەو ناوچەیە تا ئاشتی بەرقرار بێت و ئەو قەیرانە بە ئاشتیانە چارەسەر بکرێت بەڵام ئەوەیە سیاست بۆتە ڕێگر رووسیا لەگەڵ ئەمریکادا کار ناکات ئەمریکا ناتوانێت هاوکاری لەگەڵ ئێراندا بکات تورکیا لە نێوەندەکەیدایە و لەوانەشە لە ئاڵۆزی سیاسەتەکان تێبگات جا بۆیە دەڵێن بەداخەوە هێشتا لە ناو ئەمریکادا کەسێک نابینێت سوور بێت لەسەر چارەسەرکردنی ئەو قەیرانە ئەلبەت بەهۆی شەڕی ئۆکرانیەوە وەک بڵێیت دەرفەتەکە زۆر کەمە. یەکێ لە پرسەکانی تر ئەوەیە دکتۆریاری بۆ خۆ دەزانی هەلومەرجێکی سیاسی لەشکری ئاسایشی لەو ناوچەی جیهاندا هەیە شەڕی ئۆکراین لەلایەک بوەستەیە هەوڵەکانی تورکیا بەلای ڕاست و چەپدا کۆماری ئیسلامی ئێران و بەرنامە ناوچیەکەی و پشتیوانیکردن لە تێرۆریزم. ئەم قەیرانەی کە ئێستا لە ناگۆڕنۆ کارەباغ هاتۆتە ئاراوە پێ دوایە بڕوا بەرەو ئەوەی کە ژوورێکی ئۆپراسیۆنی دابمەزرێ لە نێوان بۆ نمونە ئەمریکا ئیسرائیل تورکیا یا هەندێک وڵاتی تر بە ئازەربایجانیشەوە بۆ سنووردارکردنی
ئەو ڕەفتارانەی رووسیا یا ئێران کە دەیکەن لەو ناوچەی جیهاندا؟ I think that at my personal opinion البته ئەمە ڕای تایبەتی خۆمە و پێم وایە ئەمریکا ئێستا ڕوبەڕووی ڕەوشێکی نوێ دەبێتەوە لە سیاسەتدا بە تایبەتیش ئەو سیاسەتمەدارە گەنجانەی تەمەنیان لە چلەکان و پەنجاکاندایە ڕوانینێکی زۆر جیاوازیان هەیە بۆ سیاسەتکردن بە بەراورد لەگەڵ ئەو سیاسیانەی تەمەنیان لە هەفتا و هەشتاکاندایە. ئەلبەت لەگەڵ ڕێزی زۆرم بۆ هەمویان ئێستا ئەو بیرۆکەیە دەستی پێکردوێتەوە بۆ پاراستنی بەهاکانمان بۆ پاراستنی سەروەریەکان و دڵنیابوون لەوەی خەڵک خۆی خۆشحاڵ بێت بە سەروەری و سەروەریەکانی خۆی پێک بهێنێت. با نمونەیەکی سادەت پێ بڵێم چ شتێک هەڵە دەبێت ئەگەر کوردستان ببێتە وڵاتێکی سربەخۆ بەڵێ هیچ هەڵەیەکی تێدا نییە، بەڵام ئەی چی لە تورکیا و ئێران و عێراق و سووریا دەکەیت؟ بەڵێ با کوردستان سربەخۆ بێت، ئازاد بێت و ئابوووریەکی گەشەکردوی سەرکەوتوانەی هەبێت. ئیتر نابێت ئێمە بۆ دواتر کێشەی سنوورەکان و ئەو بابەتانەمان هەبن وەک ئەوەی تۆ کاتێک سەردانی چەند وڵاتێکی ئەوروپایی دەکەیت و لەم وڵاتە دەچیتە ئەوەی تریان هەست بەوە ناکەیت سنوورهان. بۆ کوردستانیش بە هەمان شێوە ڕۆژێک دێت سربەخۆ بێت و خاوەنی ئابوورێکی گەشەکردوشی بێت، بەڵام ئەوەیە کە کات و بەرهەمێنانی پێدەوێت. جا با دوور نەکەمەوە لە پرسیارەکەت، ناپێم وانە ئەو ڕۆژە دروست ببێت چونکە هاوڕێیەکی ڕەوانینە سیاسیەکان نییە لە ئەمریکادا لەسەر ئەو بابەتە، هەر لەسەر دۆسەی سنوورەکان ئەوەتە ڕووداوی وەک ئەوەی ئازربایجان دەبینین لە پەیوەندی بە ئەرمینیاوە و توندوتیژیەکان لەسەر سنوور و دۆسەی نەژادی دەکرێن. هەر بۆیە پێویستە زاڵ ببن بەسەر ئەو جۆرە بیرکردنەوەیانەدا و وها لێی بڕوانین کە گەشەکردنی ئابووری و بەرژەوەندی کۆمەڵایەتیمان پێویستە لە سەروی ناسنامەی سیاسی خۆمانەوە بێت. دکتۆر هەرێک من دەگەڕێمەوە بۆلات دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. سەرۆکی ئازەربایجان ئەو هێرشەی کرایە سەر ناوچەی ناگۆرنۆ کارەباغ دەبەستێتەوە بە دۆسەی تێرۆریزمە و دەشڵێ لە ماوەیەکی کەمی چاوەڕوان نەکراوی بێپێشینەدا لەشکری وڵاتەکەی توانی هەموو ئەو ئامانجەیەتی بەجێ بگەێنێت. وەک بەرەنجامێکی هیرنەبەر و جێبەجێکردنی ڕێوشوێنی دژە تێرۆر لە ماوەی 24 کاتژمێردا و لە ڕاستیدا کەمتریش لەشکری ئەرمینیا خۆی داوە بەدەستەوە. ئەو لەشکرە بە شێوەیەکی نایاسایی بنکەی لە خاکی ئازەربایجاندا کوتابوو. ئەو لەشکرە بە مەرجەکان قایل بوو و ئازەربایجانیش بە تاوەتی سەروەری خاکی خۆی دابین کردووە. هەردووە بە دوای ڕاگەیاندنی سەرکەوتنە لەشکریەکەی ئازەربایجان دەستبەجێ سەرۆکی وڵاتەکە دانیشتوانی کارەباغ بە هاوڵاتی ئازەربایجانی ناودێر دەکات و بەرپرسیارەتی مافەکانیشیان دەخاتە ئەستۆی دەوڵەتی ئازەربایجانەوە. ئەوە ڕوون و ئاشکرایە ئەو خەڵکی لە ناوچەی کەرەباغ دەژیان هاوڵاتی ئازەربایجانین بەبێ جیاوازی نەژادی، هەر بۆیە پارێزراون و ئاسایش و مەفەکانیشیان لەلایەن دەوڵەتی ئازەربایجانەوە دابین دەکرێن. هەرچۆنێک بێت من دڵنیام لەوەی پرۆسەی تێکەڵکردنەوەی ئەرمینیەکانی لە کارەباغ دەژیان لەگەڵ کۆمەڵگەی ئازەربایجانیدا سەرکەوتوو دەبێت. ئەرمینیا نکوڵی دەکات لەوەی لە دوای ڕێکەوتنی ئاگربەستەوە هیچ یەکێک لە یەکە لەشکریەکان کشابنەوە و جەختیش دەکات لەوەی بەڵێ پێشێلکردنیشە بووە لە ئاگربەستەکەدا. لەوەتای گەیشتونە تا ڕێککەوتنی ئاگربەست و هەتا ئێستا بە پێ و زانیارانەی هەمانای یەکەکانی لەشکری بەرگری ناگۆرن و قەرەباغ لەو شوێنانەشتا ماونەتەوە کە کاتی ڕێکەوتنەکە لێی بوو. بە هەمان شێوە هێزەکانی ئازەربایجانیش بە پێی زانیاریەکانمان هەندێک پێشێلکردنی ئاگربەستەکە هەبووە، بەڵام بەگشتی لەگەڵ ئەو پێشێلکارانەشدا هێشتا ئاگربەست بەردەوامە. سەرۆکوەزیری ئەرمینیا نکوڵی دەکات لەو راپۆرتە هەواڵیانەی باسییان لە کۆمەڵکوژی کردووە. ژمارەی راپۆرت درابوون هاوکاتی هێرشەکەی ئازەربایجان بۆ سەر ناگۆرنۆ کارەباغ کە کۆمەڵکوژی کراوە. یەکێک لە کێشەکانی زۆرترین سەرنجی ئێمەی بردووە بەلای خۆیدا ئەو زانیارانە لەسەر کۆمەڵکوژی خەڵکی سیڤین هەن. ئەو زانیارانە دروست نین و ئەوەی لە کاناڵە فەرمیەکانەوە بڵاو دەکرێنەوە ئەوانە زانیارە دروستەکانن. هەرچ شتێکی لەو کاناڵەوە بڵاو دەکرێنەوە ئەوە زانیاریە دروستەکانن. هەر هیچ نەبێت هەتا ئێستا هیچ زانیاریی لەبارەیەوەمان نییە. بەلای شیکەرەوە ئەوەی ڕوویدا لە ناگۆرنۆ کارەباغ شەڕێکی نابەرابەر بووە لە ڕوانگە لەشکریەکانەوە و واژ ناودێری دەکەن ڕوبەڕووبوونەوەیەک بووە لە نێوان لەشکرێکی بەتوانای دەوڵەتێکەوە بەرامبەر هێزێکی چەکداری خۆجێیی.
هێزە خۆجیەکانی ناگۆرن و کارەباخ هیچ هێزگەلێکی بەهێز نین. لەشکری ئازەربایجان زۆر باشتر ئامادەکراوە و باشتریش پڕچەکراوە و زیاتریش باڵا دەستە لە پێگە لەشکریەکەیدا. جا ئەوە زۆر ڕوونا هەر کردەیەکی لەشکریانە لەو ناوچەیەدا کرابێت بۆ تەمای شکستی هێزە خۆجیەکانی لایەنی ئەرمینیا. دکتۆرێک وەکو جۆمان لێبوو سەرۆکی ئازەربایجان ئەم دۆسەی هێرشکردنە لەشکریە بۆ سەر ئەو ناوچەیە دەخاتە چوارچێوەی تێرۆریزمەوە. ئەوە ڕەوایە؟ No, it is not. نانە ئەوە ڕەوان نییە. من لێکۆڵنەوەم کردووە لەسەر تیرۆریزم و لەسەر تیرۆریزمیش نووسیمە. بەداخۆ زۆر کەس لە جیهانی ئەمڕۆماندا تێرمی تیرۆریزم بەکاردەهێنن دژی نایار و ڕکەبەرەکانیان تا ناویان خراپ بکرێت. توندوتیژی هەر توندوتیژیە، بەڵام هەموو کارێکی توندوتیژی بریتی نییە لە تیرۆریزم. داکۆچی یان بەرگری لە خۆکردن دەشێت لە ڕێی توندوتیژیەوە ببێت، بەڵام ناچێتە خانەی تیرۆریزمەوە. تیرۆریزم پێناسەی تایبەتی خۆی هەیە. بریتە لەو توندوتیژیانەی شەلم کوێرم ناپارێت دەکرێن لەلایەن خەڵکانێکەوە کە ئایدۆلۆژیەکانی ڕق و کینیان هەڵگرتووە دژ بە حکوومەتێکی بیانی یان حکوومەتی وڵاتی خۆیان و خەڵکی بێتاوان. ئیتر لەوانەیە بەکارهێنانی ئەو تێرمە لە جیهانی ئەمڕۆماندا بوو بێت بە شتێکی ئاسایی و بگۆڕدرێت ئەوانە تیرۆریستن و هێرش دەکەمە سەریان. تەنانەت لە ئەمریکاشدا ئەم تێرمە زۆر جار بە خراپی بەکارهێنراوە. لە وڵاتەکانی تریش هەرەوەهایە. تەنها لەبەر ئەوەی رەخنەی لە حکوومەت گرتووە بە تیرۆریستی ناودێر دەکەن. سپاس بڵێن ئەمە خاڵێکی گرنگە باسی دەکەیت. لە یاسای نێونەتەوەییدا زۆر پێناسە بۆ تیرۆریزم کراوە و ئەوە شتێکی ڕاستە و دروستە. چەتەگەرایی دەریایی بە تیرۆریزم دادەندرێت، ڕفاندنی فڕۆکەکان بە کارێکی تیرۆریستی دادەندرێت، هێرشەکانی دەکرێنە سەر شەمەندەفەر و پاسەکان و فڕۆکەخانەکان کارێکی تیرۆریستین. بەڵام هەموو بەرەنگاربوونەوەیکی چەکداری دژی هێزێکی سەرکوتکار ئەوانە دەچنە خانەی یاخیبوونەوە نەک تیرۆریزم. بە سەیرێکی شۆڕشی ئەمریکا بکەین. ئەمریکا شۆڕشێکی کرد دژی هێزە بەریتانیەکان. ئایا ئەوانەی شۆڕشەکەیان کرد تیرۆریستن؟ بێگومان نا، ئەوان قارەمانن. باشە دکتۆر بەخۆ دەزانی ئەنی زۆرێک هەوڵ دراوە بۆ هێنان ئارای ئاشتی لەو ناوچەیەدا، بەڵام هەتا ئێستا هیچێکە لەو هەوڵانە جا لە ناوچەکەەوە بوو بێ لەسەر ئەستی نێونەتەوەی بوو بێ هیچیان سەریان نەگرتووە. بەڕای تۆ کێشەکە لە چیایە؟ Well, the problem is mostly, I would say, psychological. کێشەکە لەو بڕوایدام کە زیاتر سایکۆلۆژیە، مەرج نییە سیاسی یان ئابووری بێت، بەڵکو سایکۆلۆژیە. زۆر کەس دەخوازن خۆیان بناسێنن لە ڕێی خاکەکانەوە و لەو بڕوایشدان ئەگەر لایەک هێرش بکات و خاکەکان داگیر بکات ئەوە دووچاری کێشە و گرفت دەبنەوە. ئەو نیگرانیە ڕاستە و لە جێ خۆیدایە. نمونەش زۆرن. کاتێک لە ساڵانی 1880کاندا لە سەروەختی ئیمپراتۆریەتی عوسمانیدا کاتێک رووسیا کریمیای داگیر کرد، موسڵمانەکانی دەرکرد، زۆر بەشیان ڕوویان لە تورکیای ئێستا کرد تا خۆیان بپارێزن، چونکە بڕوایان بە پەیمانەکانی رووسیا نەبوو. لەو باوەڕەشدا بوون لە ژێر فەرمانڕەوایەتی رووسیەکاندا لە ناو دەبرێن. جا لێرەدا دەمەوێت بڵێم ئەو کێشەیەی لە ناگۆڕنە قەرەباخەیە مەرج نییە هێندە پەیوەندی بە ئاینەوە هەبێت، لەگەڵ ئەوەشدا کە زۆربەی ئەرمەنیەکان کریستیان و زۆربەی ئازەریەکانیش موسڵمانی شیعی ئاینزان. ئەم قەیرانە پەیوەندی بە نەژادەوە هەیە لەگەڵ ئەو ترس و نیگرانیانەی هەن کە لایەنەکانی تر ڕێک شتێکی خراپ بکات لە پەیوەندی بە پارێزراوی و ئاسایشی خەڵکەوە. دەزانی منیش هەمان ترس و نیگرانیم دەبن. ئێستا لە دەڤەری واشنگتن دەژیم و ئەگەر هێزێکی بیانی هات و ناوچەکەمی داگیر کرد ئەوە بەبێ هیچ گومانێک هەست بە پارێزراوی ناکەم. لە کاتێکدا هەموو ئاسوودەیەکانی خۆم لە دەست دەدەم و ئەو ڕەوشەی هەم بووە وەک مرۆڤێک و تێکەڵاوی لەگەڵ موسڵمان و کریستیان و جوو هیندوزم و ئاینەکانی تردا، ینی ئەوەی بۆ نمونە هێزێک بێت و ئاینێک بسەپێنێت بەسرمدا و پێم بڵێت تۆ کەمینەیت ئیتر هەست بە پارێزراوی ناکەم. هەر بۆیە لە بڕوایدام فاکتەری سایکۆلۆژی ڕۆڵ دەبینێت. پێویست بە هێزێکی سەرەکی هەیە دەستێوەردان بکات لەم قەیرانەدا. تورکیا، رووسیا یان ئەمریکا. من لەگەڵ رووسیادا نیم، بەڵام ئەمریکا دەتوانێت لە قەرەباغ بێت و سەرپەرشتی ئەو ناوچەیە بکات. ئەگەر ئازەربایجان تا ئەو پەڕی ڕادەشت متمانە بدات کە مافی هاوڵاتیانی ئەرمینیایی دابین دەکات و هەموو خواستێکیان بۆ دەستەبەر دەکات، ئەوە ئەو کاتە لەسەر ئاستی نێونەتەوەیی ڕێز لە باکۆ دەگیرێت. ینی ئەگەر بیسەلمێنێت هەموو مافەکانی کەمایەتیە ئەرمینیەکان دابین کراون و ژیانیان پارێزراوە و ئابوووریەکەشیان گەشە کردو دەبێت.
دکتۆر شتێکی سەرنجڕاکێشەیە لەم هاوکێشانەی ناگۆرنۆ کەرەباغدا بە تایبەتی لە قەیرانی نێوان ئازەربایجان و ئەرمینیادا. ئیسرائیل پشتیوانی لە ئازەربایجانێک دەکا کە شیعەیە. لە هەمان کاتا کۆماری ئیسلامی ئێران پشتیوانی لە ئازەربایجان ناکا، بەڵام زیاتر بەلای ئەرمینیای کریسچیاندا دای دەشکێنێ. چ خوێندنەوەیەک هەڵدەگرێ، یعنی چ جۆرە لێکدانەوەیەکی بۆ دەکرێمە؟ من وها دەیخوێنمەوە کە سیاسەتەکی پەتاڵە لە دنیای سیاسەتی ئەمڕۆماندا بە تایبەتی کاتێک ئیسرائیل و ئێران دەبینین لە یەک بەرەدان لەم قەیرانەدا و لەو لاشەوە بەرەی تر دەبینین. هەر بەڕاستیەوە شتێکی پاتاڵە بۆ منیش وەک ئەکادمیستێکی زانستە سیاسیەکان هەر بەڕاستی شتێکی قورس و سەختیشە، بەڵام تکایە ڕای ئێمە فرامۆش بکەن چونکە ئێمە لە شوێنێکی باش و ماڵێکی گونجاودا دەژین و ڕایەکانی خۆمان لەو شوێنەوە دەدەین کە تێایدا بە ئاسوودەیی دەژین. ژیانی ڕاستەقینە هەر بە تەواوەتی پێچەوانەیە. وەڵامی من تەنها ئەوەیە پێویستە پشت و درێژی هەبێت و دەرفەتی یەکسانی ئابووری بڕەخسێت. کاتێک خەڵک لە ڕووی ئابووریەوە پارێزراون، کاتێک خەڵک دەزانن سبەی کاریان هەیە و داهاتێکی باشیان دەبێت، ئەوە هەر بەڕاستی دۆسەی سنوورەکان بەلایەنەوە جێی بایەخ نابێت. جا ئەگەر ئەمە نەکرێت ئەوە لە هەموو جیهاندا ڕوبەڕووی قەیرانی نەژادی دەبینەوە. جا چارەسەر لەمەدایە نەک ئەو هەوپەیمانەتیانەی لە یەک بەرەدا کۆ دەبنەوە. کێشەی ئەمڕۆ کەرەباغ لە دانپێدانانی ئۆتۆمیدایە لە ئازربایجان و دانپێدانانی مافی ئەرمینیەکانە لە ئازربایجاندا و هەروەش متمانەدانە بە پەرەپێدانی ئابووری و کۆمەڵایەتی ئەو هەوڵاتیانە. جا ئەگەر ئەوها بکرێت و ئەوە ڕوو بدات، ئەوە چارەسەری کێشەی ئیسرائیل و فەڵەستینیەکانیش دەبینین. هیوادارم و دەشدانم پسپۆرانی زانستە سیاسیەکان هەمیشە گەشتبین و هیواداریشم ئەم پێشبینیانە لە جێی خۆی دابن و ڕاست بن. دکتۆر من دەگەڕێمەوە وڵات دەچینە بەشی سێەمی بەرنامەکەمان. ئەوەی لە ناگۆرنۆ کارەباغ ڕوویدا ڕەهەندی هەرێمی و جیهانیانەشی هەن. تورکیا پشتیوانیەکی تەواوەتی لە کردە لەشکریەکەی ئازەربایجان دەکات و بە هەنگاوێکیش دای دەنێ بۆ گەشەکردنی ناوچەکە. تورکیا خۆی نەتزیوەتەوە لە بەرپرسیارەتیەکانی خۆی لە بەرامبەر ناوچەکە و گەیشتن بە کۆتاییەکی ئاشتیانە. ئێستاش هەر بە هەمان شێوە دەبێت بە پشتیوانی هێزدان چەندێک بکرێت بە زوویی دەست دەکەینەوە بە جێبەجێکردنی ڕێگەی زانگی زۆری زەمینی و شەمەندەفەری لەگەڵ ئازربایجانی دۆست و برای هەمیشەییدا. بەم پرۆژە هاوبەشانەمان کە ئێران دەبێتە هاوبەشتیاندا دەمانەوێت ناوچەکە بگۆڕین بۆ ناوچەیەکی ئاشتیانەی گەشەکردوو. ئەنکەرە داوا لە ئەرمینیا دەکا هاوکار بێت لە جێگیرکردنی ئاشتی و دەشڵەیە پێویستە هەنگاوەکان ڕاستگۆیانە بن. لەگەڵ سەرکەوتنەکانی ئەم دوایەدا پەنجەرەی دەرفەتی نوێ کراونەتەوە بۆ ئاساییکردنەوەیەکی بەرفراوان لە ناوچەکەدا. پێم وایە نابێت ئەو دەرفەتە لەدەست بدرێت. وەها چاوەڕوان دەکەین ئەرمینیا دەست درێژ بکات بۆ ئاشتی و لەمەودا هەنگاوی ڕاستگۆیانە بنێت. وەک هەمیشە جەختم لێ کردوێتەوە لە ئاشتیدا کەس دۆڕاو نییە. جێگیرکردنی ئاشتی و ئارامی و گەشەکردن لە ناوچەکەماندا ئەرکێکی ئێمەیە بەرامبەر گەلانی خۆمان و ئێمەش سوورین و ڕاستگۆشین لەسەر بەجێگەیاندنی ئەو ئەرکە و هیواداریشین ئەوانی تریش هەمان ڕاستگۆیی نیشان بدەن. ئیمپراتۆریەتی عوسمانلی هاوکاتی یەکەم شەڕی جیهانی ئەرمینیایەکانی کۆمەڵکوژ کرد و ژمارە لە وڵاتانی جیهانیش بە فەرمی دانیاناوە بە ژێنۆسایدی ئەرمینیایەکاندا. شیکەرەوە بە دووری نازانن ڕووداوەکانی ناگۆرنۆ کارەباغ پەیوەندیان هەبێ بە پەرەسەندنە سیاسی و لەشکریەکانی تری ئەم سەروەختە و هەروەهاش 100 ساڵ لەمەوبەرەوە. پوتین و عەلیەف دوو کەسی هاوشێوەن. پوتین لە سووریا و گوردستان و چەچەنستان و دواتریش لە کریمیاوە دەستی پێکرد و کەسیشی چینەوت. کەس نەجوڵە، تەنانەت جوڵەیەکی کەمیش نەبینرا. ئەو جارە لە ئۆکراین دەستی پێکردەوە. جابابەتەکە بۆ عەلیەف هەمان شتە. ئەگەر هیچ نەکرێت، ئەگەر عەلیەف و ئەردۆغان وا هەست بکەن وڵاتانی دیموکراتی ماندوون و دەستی وەردان ناکەن، ئەوە ئەوانیش بەردەوام دەبن و ئەوەی سەدەیەک لەمەوە بەربوویان وێران نەکرا کاتی ژێنۆسایدی ئەرمەنیەکان ئێستا دەیکەن. ئەلبەت هۆکاریش هەن کە وڵاتێکی وەک ئەرمینیان نەیویستووە یان نەیتوانیوە وەک پێویست بەرەنگاری ئەو هێرشە لەشکریە بێتەوە. لەگەڵەوەشدا وەک دەگوترێ ئەرمینیا ئاگاداری ئەوە بووە ئازەربایجان خۆی بۆ شەڕ ئامادە دەکات.
هەر بە ماوەیەکی کەم بەر لەو هێرشە لەشکریە ئەرمینیا ئاگاهی دەدات سەبارەت بە کۆکردنەوەی سەربازەکان لە ناوچەکانی ئازەربایجانەوە کە هاوسنووری ئەرمینیان. جا ئەرمینیا کە لاوازە و لە ڕاستیشدا بەرگەی ئەگەری هێرشی ئازەربایجانی نەدەگرت، جا بە شێوەیەک لە شێوەکان ئەرمینیا هەستی بە دەستەوەستانێک دەکرد و ئەگەر هاتە بەهێزی لە ناوخاکی خۆیدا بجوڵاندایە ئەوە شەڕەکە پەرەی دەسەند بۆ ناو ئەرمینیاش. هەر هیچ نەبێ بەشێک لە نێوەندەکان و بڕوایەدان لەم شەڕەدا ئەرمینیاییەکان تەنیا جێڵراون لە کاتێکدا وەک دەڵێن دەبوایە لە کۆمەڵگەی نێونەتەوەی تواناییەکانی خۆی بەکارهێنابە بۆ ڕێگەگرتن لەوەی کە ڕوویدا. ئەوەی ڕوودەدا وەک سەر لە نوێنووسینەوەی مێژووی 100 ساڵ لەمەوبەرە بەو شێوەیەی تورک و ئازەری دایدەڕێژن و هێشتا ڕەوشەکە هەمان شتە. لە نێوان ئەم دوولایەنەدا گیرمان خواردووە و کەسیش نایەتە نێوانەوە. لە ساڵی 1950 یەکەم شەڕی جیهانی بوو. ئێستا سەرەی ئوکراینە. جا هەمیشە بیانوێکەیە بۆ جێهێشتنی ئەرمەنیەکان بۆ چارەنووسی خۆیان بەبێ ئەوەی هیچ کاردانەوەیەکە بێت. ئەرمینیاییەکان داوا دەکەن لە بەرامبەر ئەو شەڕانگێزیەی ئازەربایجان پێویستە سزا بسەپێنرێت، وەک دەڵێن هەر هیچ نەبێ لە پێناو پاراستنی پرەنسیپ و بەها دیموکراتیەکاندا و بەشێکی سیاسیەکانی ئەوروپاش هاوڕان. جا پێویستە سزا بسەپێنرێتە سەر ئەلییف. پێویستە ڕێگە نەدرێت یاریزانەکانی ئازەربایجان بەشداری لە یاریەکانی ئۆلۆمپیادی داهاتوودا بکەن. پێویستە سامانەکان سڕ بکرێن. بەڵێ بە دڵنیاییەوە دەبێت وها بکەین. ئەگەر فەرمانڕەوایی فەرەنسا و ئەوروپا و وڵاتانی ئەوروپا وجدانیان نییە و ئەو ئاکارەیان نییە، ئەوە من دەتوانم فێریان بکەم و پیان بڵێم بەداخەوە لە قۆناغێکدا پارێزاڵ دەبێت بەسەر ئاکار و ئاکاری سیاسی و تەنانەت بەسەر بنەما دیموکراتیەکانیشدا. هەرچی ئێمە مێژوویە بەرەنگاربوونەوەیە بۆ دڵنیابوون لەوەی هێزێک لەسەر ڕێگەکەیە. رووسیا 3 ساڵ لەمەوبەر وهای کرد. ئەمڕۆ هەموو کەس دەزانن رووسیا لە شوێنێکی تر سەرقاڵە و هاوکاریشی لەگەڵ ئازەربایجاندا هەیە. بەڵام ئێمە دەبێت ببینە ئەو هێزەی هەوڵی دەستێوەردان دەدات تا کۆتایی بەم کارەساتە بهێنرێت. بە پێی ڕایشیکەرەوە تا ئێستا کاردانەوەکان لە جیهاندا وەک پێویست نین و بڕوایەشدان دەشێت لە ئایندەدا کاردانەوەی گەورەتر ببینرێن ئەگەر هاتوو ڕەوشەکە گۆڕانکاری تری بەسەرداهات. تا ئێستا گەربوونەوەکانی بینیومانن گەورە نەبوون و وەهاش پێدەچێت هەست بە متمانەیەک بکرێت. بەڵام ئەگەر ڕەوشەکە گۆڕا ئەوە خەڵکێکی زیاتر دەبینین ئەناڕەزایەتی دەردەبرن و بەدڵنیاییشەوە کاریگەری دەبێت بەسەر ئەرمینیاوە، بە تایبەتیش کە دەبینین بە هەزاران کەس لە ناگۆرنۆ کارەباخەوە دەچنە ئەرمینیاوە. ئەمەش دەبێتە کێشەیەکی تر لە ئەرمینیا و بێگومان ئەگەر خراپبوونی ڕۆژەکە نەبینینەوە لەسەر سنووری ئازەربایجان. لەگەڵ داوای لێبوردن پێدەچێت کێشەیەکی تەکنیکی ڕوویدا بێ وەک دەرهێنەری بەرنامەژ ئاگاداری کردمەوە میوانەکەمان بەوەی ئەو کێشە تەکنیکیەوە ناچارە شوێنەکەی بگۆڕێ. هەر بۆیە تا دکتۆر ئەرک دەگەڕێتەوە حەزەکەم سەرنجشتانی بۆ ڕابکێشم وەک لە ڤیددیۆکانیشدا بینیمان وڵاتی تورکیا پشتیوانیەکی بەرچاو لە ئازەربایجان دەکا. دەشێت بۆ ئەم پشتیوانیە چەند هۆکارێکە بنەوانە دۆسەی نەژادی و هەروەهاش دۆسەی سوتەمەنی واتە نەوت و گاز و چەند هۆکارێکی تریش. ئاماژەی ڕژدیش لە ئارادان سەبارەت بە شیانی ئەوەی ئەم قەیرانە ببێتە مەیدانێکی نوێی ململانەی نێوان تورکیا و رووسیا. زۆر بابەتەن کە ئەنکەرە و باکۆ پێکەوە کۆ دەکەنەوە و پێکیشیانەوە دەبەستێتەوە وەک ئاینە یان زمان نەژاد. هەر بۆیەشە زۆر جاریش لە سیاسەتمەدارانی هەردوو پایتەختەوە بەرجێمان دەکەوێت و دەڵێن یەک گەل لە دوو وڵاتدان. پەیوەندی تۆکمە ئابوووریەکانی نێوان تورکیا و ئازەربایجانیش دەشێ هۆکارێکی تر بێت و وەک ئاماژەی پێدەکرێت بە هەزاران کۆمپانیای ئەو وڵاتە لە ئازەربایجاندا بۆ بەرهێنانی خۆیان دەکەن و چەندان لیژنەی هاوبەشی ئابوووریان پێکێناوە بۆ بەڕێوەبردننی بەرژەوەندیە ئابوووریەکانیان. ساڵح دەمیجار دەرهێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە دکتۆر ئەرک گەڕاوەتەوە. دکتۆر بەداخەوە بۆ ئەو کێشە تەکنیکیە جا بە بچمە پرسیارەکەم تورکیا لەم قەیرانەدا چی دەوێ؟ هەرجایەتیکردنی ئەرمینیایە یان وەک سەرۆکی تورکیا دەڵێ بۆ بەرژەوەندی گشتی و بەرەو پێشچوونە لە ناوچەکەدا؟
زۆر سپاس بۆ تێگەشتنتان لەم کێشە تەکنیکیە و ئێستا لە ناو یەکێک لە مەدانەکانی زانکۆی جۆرج مەیسندام و بڕێک قەڵەباڵغە و دەنگەدەنگیش هەیە هەر بۆیە داوای لێبوردن دەکەم لێرە لەگەڵ خوێندکارەکاندا چەند ڕۆژێکە باس لەم بابەتە دەکەین و باسمان لە ڕووماڵە میدیاکانی ئێرەش کردووە کە ئەم بابەتە لە پلە 2-3 دادێن لەگەڵ ئەوەشدا کە یەکێکە لە قەیرانە بەرچاوەکانی سەدەی 21 جا کاتێک وەها دادەنرێت بەکارهێنانی توندوتیژی و هێزی لەشکری دەبنە مایەی چارەسەرکردنێکی ئاسانی قەیرانی نەژادی و تەنانەت قەیرانی تریش یان ئەگەر پشتیوانیەکی بەهێزت نەبێت لە دەرەوە وەک ئەمریکا یان بەریتانیا یانیش وڵاتانی وەک چین و رووسیا ئەوە پێدەچێت لە یەکلاکردنەوەی قەیرانەکەدا سەرکەوتو نەبیت ئێستا ئازربایجان پشتیوانی وڵاتێکی بەهێزی وەک تورکیا هەیە تورکیاش لە ئێستادا لە هەڵکشاندایە وێرای ئەو کێشانەیە هەیەی و ئازربایجانیش بەختەوەرە بەوەی تورکیا بۆی دەکات تورکیا دەستکەوتی سیاسی و ئابووریشی دەبێت لەو پشتیوانیەدا جا هەرچی ئەرمینیایە رووسیا پشتیوانیەکی شەرمانەی لێ دەکات ئەمریکا دەتوانێت ئەو پشتیوانیە بکات بەڵام وەک باسم کرد هۆکاری خۆی هەن کە نەیکردووە یەکێتی ئەوروپاش بێدەنگە جا ئەمە بابەتەکەیە کە لەشکرێکی بەهێزت هەبوو کە پشتیوانێکی گەورەت لێ بکرێت ئەوە چی دەوێت دەیکەیت و مەخابن ئەمە یەکێکە لەوانەکانی سەدەی 21 ئەگەر بگەڕێنەوە بۆ 20 ساڵەمەوە بەر ئەوە دانووسەندەکان و خواست باشیەکان ڕۆڵیان دەجێڕا و بەرەنجامشێن هەبوو بەڵام پێدەچێت ئێستا گەڕابینەوە بۆ سەدەی 19 هەموو هێز و پشتیوانی بەهێز ئەو ڕۆڵە بجێڕن هەندێک سەرچاوی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە تورکیا هێزی چەکداری لە سووریاوە بردووە بەرەو ئەو ناوچەیە بەرەو ناگۆرنۆ کارەباخ پێ وایە تورکیا هەڵوێستێکی لەو شێوەیە هەبێ بە تایبەتی کاتێک کە سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێدەکەن گوایە هەندێک لەو چەکدارانەیە بەشێکیان سەر بە ڕێکخراوە تێرۆریستیەکان جا دۆسەی چێ تۆرۆریستە و چێ تۆرۆریست نییە وەک پێشتریش باسمان کردو یەکێک بوو لە پرسیارەکانت جا ئەمە کەوتۆتە سەر ئەوەی خۆمان چۆن و چۆنی لێکی ددەینەوە جا لە دنیای ئەمڕۆماندا بۆ ئەوەی بگەیتە ئامانجە سیاسەکانی خۆت ئەوە ئەو هێزانەیە بەکاردەهێنێت کە لە بەردەست دان و ئەو جا مێژوو بۆ خۆی دەبێتە بڕیاردەر لەسەر ئەو هەنگاوە ینی کارەکە دەکرێت و دوای ئەوەی ئامانجەکە دەپێکرێت ئەو جا بیر دەکرێتەوە لەوەی چی میکانیزمێک بەکارهێنراوە هەرچەندە نەدەبوایە ئەو هابێت بەڵام ئەوەتە لە 2023دا دەبینین ڕوویداوە جارڕە هەندی کەلتوری و سیاسی و بابەتگەلیەکی تر هەن بڕیار دەدەن لەوەی چێ تۆرۆریستە و چێ تۆرۆریست نییە وەک وتم ئەوەی گرنگە ئامانجە سیاسیەکە بەدی بهێنرێت و دواتر مێژوو بڕیار بدات. پێ دوایە تورکیا بکەوێتە ململانەیەکی قورسەوە لەگەڵ ڕووسەکاندا لە ناگۆڕنەوە کارەباغیا با بڵێم ینی ئەو ناوچەیە بەکاربێنێ بۆ ململانەیەکی تری نوێ لەگەڵ رووسیادا چونکە زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن. بەڵێ وهایە و ڕاستە وەک هەموو دەزانین ئەم قەیرانە ڕەهەندی سیاسی هەن و ئەو ڕەهەندەش بریتە لەوەی چێ لەوێ بەرپرسیارە ئەلبەت ئەمەش پرسیارێکی مێژوویە ئایا چێ بەرپرسیارە لەو ناوچەیەدا ئایا ئەمبراتۆریەتی عوسمانلیە ئایا ئەمبراتۆریەتی بەریتانیایە ئایا ئەمریکایە یا رووسایە لە ئیستادا گۆڕانکاریەک لە زنجیرەی هێزدا دەبینین و ئەو گۆڕانکاریەش لە بەرژەوەندی تورکیادایە بە دڵنیاییەوە ئازربایجان و تورکیا هێزیان بەدەست هێناوە ئەرمینیا لاوازە لەو هاوکێشەیە هێزدا هەرچەندە ئەمریکا و رووسیا و ئەرمینیا دەخوازن ناگۆڕنە قەرەباغ وەک ڕەوشی خۆی بمینێتەوە و ناوچەیەکی هەر هیچ نەبێت نیمچە خودمختاری بێت و ئاشتی هەبێت بەڵام ئازربایجان و تورکیا دەڵێن ناو هیچ دانوستاندنەکی لەسەر ناکرێت کە ئەو ناوچەیە بەشێکە لە ئازربایجان و بڕایەوە جا ئەوان بڕیاری خۆیان داوە و ئەمەش شکستە بۆ رووسیا و بۆ ئەمریکا و بۆ یەکێتی ئەوروپا و سەرکەوتنە بۆ تورکیا و ئازربایجان بێگومان شکستیشە بۆ ئێران لە ڕاستیشدا ئەمریکا و رووسیا و ئێرانیش هەمان ئامانجیان هەیە لە ئەرمینیادا. دکتۆر بەڕای جەنابەت ئەم قەیرانە چۆن کۆتایی پێدێ ئەمە دوا پرسیارمە. پێم وایە ئەمەی ڕوودەدات دەبێتە قەیرانێکی درێژخایەن نەوەی یەکەمی ئارمینیەکانی ئەو ناوچەیە کە خۆیان گەیاندوتە ئەرمینیا دووچاری واقورمان دەبنەوە هەرچینەوەی دووهەمە دەکەوێتە سەر ئەوەی ئایا باو شکستە قایل دەبن و هەوڵی ئاشتی ددەن لەگەڵ ئازربایجاندا یان ئەوەتە قەیرانێکی درێژخایەن دەبینن و پڕ دەبێت لە هێرشی خوێناوی و ململانێ و بوونی هێزی ئاشتی پارێز و هەتا دوایی جا بەداخەوە لەوانەیە ئەم قەیرانە بۆ 20 یا 30 ساڵی تریش درێژە بچێشێت و لەوانەیە زۆر زیاتریش.
دکتۆرێک زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم. دکتۆر ئەرێک thank you very much. Thank you. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەد بفەرمونون هەر لە خۆشیە جێپارێ.